دکتۆر وعدی مزوری شارەزای یاسایی لەگەڵمانە. دکتۆر گیان فەرموو بەخێر بێیت بۆ کوردستان 24. من حەز دەکەم ئەمڕۆ بە واقعی باسدەوە بکەین. من ئەوەندەی بە دوواداچوونم کرد وەکو ڕۆژنامە نووسێک تێگەیشتێکم هەیە کە یاسای 456 یاسایەکە بۆ دۆخی ئێستا گونجاو نییە. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوەی تاوانەکانی فێڵکردن زیاد دەبێت. قسەی جەنابەت. زۆر سپاس کاکانڕانە. سڵاو ڕێز بۆ جەنابێتەوە بۆ بینەرێت کوردستان 24. ڕاستی ئەف بابەتە فێرۆفرد و خیانەت ئەمانەژی دیگە نەک تەنها ئەبەژی ڕاستی یابیە دیار دەکە گەلک لاوازت ناف کۆمەلگەها مەدا نەک تەنها لەبێرە بەرکل هەمی پارچێت کوردستان و عێراقیجی تەنانەت ئەvە زۆر طبیعیە ئەس بینم دیار دەکە زۆر نۆرمالە بۆچی چونکە کۆمەلگە یەتێتە بە گوهاستن گوندیاتیە بۆ شارستانی ئەگەر ئەم تەماشەکە یاسا سزایی ژمارە 111 ساڵە 69 کاتێکی دا دەرچۆ کۆمەلگەها عێراق نێهۆسا بڕاستی کۆمەلگەهێکی تقریبا بەرف شارستانیەتێک چوو کەواتە دوێرێدا مەسەلەت فێربازیە کێمتر بوون کەواتە دوێرێدا ئەو سزایە هەنگی بۆ هەنگی دانای یعنی تاڕادەکی یاواش بۆیە یعنی کێم کێز لەوانەیە مەدید بانە هەنگی بەرامبەری دادگەهێ بەلێ ڕۆژ بۆ ڕۆژ وەزعی ئابووریە وڵاتی وەزعی ئابووریە خەلکی باشتر لێتێت بەرەف مەدەنیەتی و شارستانیە چیت کەواتە دوێرێدا جۆرت فێربوونی جۆرت تاوانی دزێدەتر لێن کە نوێ کۆمەلگەی کوردستانی پێشتر ئەو تاوانانە نەبووە فێڵکردنێک بە ناوی فرۆشتنی خانە و مامەڵەیکردنی بازرگانی قازانجی دوو بەرابەر پێشتر ئەو فێڵانە نەبووە بێگومان یعنی ئەvە gelek ڕێکارت تاوانباریە gelekî hatîne wicudê taman ئەvە çendîn sala ez wekû kesekê şarazat yasayê çendîn caran min dewakarim ku ev her du bende bihêne guhorîm تۆ لەگەڵ گۆڕین یاسەک سەداسەد مادە 453 وەکو خیانەتەمانە و مادە 456 وادی بەس پێم بڵێ پێشترژ ئێمە بەرنامەمان لەسەر کردووە ئەم حاڵەتانەمان خستۆتە ڕوو پەرلەمانتارانی بە ڕێزمان ئاگادار کردوتەوە لیژنەی یاسایی ئەنجومەنی دادوەری داڕێژەرانی یاسا کاکە ئەو یاسایانە کۆم بوونە دەبێ هەموار بکرێتەوە لەگەڵ دۆخی ئێستا بگونجێ پێت وایە بۆچی هەموار ناکرێتەوە بۆ دەستکاری ناکرێت کە کامران ئەف مەسەلەنەیە گرێدای تەنها پەرلەمانی بە دیتنا من کۆمەڵک کەسان و لایەنن پەیوەندیدار دوێرێدا هاریکار بن دا ئەف پرۆژێکی یاسایە گەلێکی گشتگیر و گەلێکی وەکو بێژن سەقامگیریەکە یاسایی پەیداکەت ناف کۆمەلگەیدا ئاسان نییە نێ ئاسانە بۆچی چونکە ئەم بێن سەحکێنی یەکەم کەس یەکەم لایەن بەرپرسە بێ چەندی ئەنجومەنی دادوەران ئەنجومەنی دادوەران تبیە بوەردی پێداچوونێکی بکەن سەروان بابەتە چونکە ئەو شڕۆی پراکتیکی و ئەوت زانە چ کێم و کاسی ناف وان بەندێک بۆ دەستکاری ناکەن ئێمە شارەزای ئەو تۆمان نییە یاسادا بڕێژێ یاساکانی هەرێمی کوردستان ینی دەستەڵاتی ئەوەی نییە یاسایەک هەموار بکاتەوە لە ڕێی پەرلەمانی کوردستان بژێت وێرێدا کە سەبەب چیە ئەنەزانم ڕاستی کەمتر خەمی ئەسددانم وێ مەسەلەی دەبووە یعنی ئەنجومەنی دادوەران دەست پێشخێریە وێ چەندێک کرد بە ڕاستە پەرلەماژی شێت پێشنیازە یاسای پێشکەش کرد بەلێ دەبیە هەر ڕێی ئەنجومەنی دادوەران وەزارەتە ناوخۆ ئەوە هەمیێتە ئێستا کەمتر خەمیە بۆ بینە سەر ئەو کەیسە دەیان کەیسی ترش طبعاً من حەز دەکەم بینەرانی بەڕێز ئاگادار بکەم و باوەڕ بکەن دەیان کەس ڕۆژانە تەلەفۆن بۆ ئێمە دەکا پارەم خوراوە لەلایەن کەسێک ئەوەندە دەفتەرە نامداتەوە دەچمە دادگا چارەسەرم بۆ ناکرێت وەرن وەکو میدیاکار ئەو کەیسە بە دوواداچوونی بۆ بکەن ئیشی ئێمە ئەوە نییە کەیسێکی پارە خواردن بە دوواداچوونی بۆ بکەین ئێمە دەمانەوەی کێشەکان لە بنەڕەتەوە چارەسەر بکرێت چ لایەنێک کەمتر خەمە چارەسەری ئەو کێشانە بکە بۆ ئەوەی ئەو حاڵەتانە زیاتر نەبێت باشە ئەگەر کەیسی سلێمان هەڵشۆی کە هەندێک کەسیش دەڵێن خۆشی قوربانیە ئەو پارەی هەموو ئەو نەی خواردووە من شتی شخصیمان نییە لەگەڵ ئەم بەڕێزە چکەوە دادگا بڕیار دەدا تاوانبارە یان تۆمەتبارە یان قوربانیە بەڵام ڕای گشتی من دەمەوێت ئێستا ینی بیخەینە ڕوو ڕای گشتی سیر دەکات کەسێک 1200 سکاڵای لەسرە 1520 قسوور دەفتەر دۆلار کە دەکا 15 ملیۆن دۆلار زیاتر پارەی لەلایە ئێستا ئەمڕۆ دێ بە 155 ملیۆن دیناری عراقی ئازاد دەبێ لەگەڵ هەفت کەفیل باشە تێگەیشتنی ڕایگەشتی سەبارەت بەم ئەوە ینی بەم بڕیارە چۆن دەیخوێنیەوە ینی معقولە کەسێک ئەوەندە پارە باو لە بەرامبەر پارێکی کەم دواتر بە کەفالەت ئازاد بکرێ بەێ کاکەمرا جارێتی ڤیام دیار کە سەرچە ئەساس ئەvە هاتەیە ئازادکردنی یاژی هاتەیە بەردانی کەفالەت دیف مادە 1910
سیاسا بنامای دادگهکردنا سزایی او جماره 23 سال هفته و ایکی اول هرم کردستان جی تیتا جبهه کنی ابا ده سالا دایا دادوری اگر هاتو تاوان سزایی 3 سالا کم تربیت ابا ده ایتا آزاد کردن اصل ده ایتا آزاد کردن کفالت هل آزاد کردن ده کفالت حتی رجع اودی هکر 3 سالا پتر بو ابا اصل ده التوقيفي فهمين يعني كواتات بريدا ما دب بيفرتين 3 سالا كيمتر 3 سالا زيدتر شخو هيكر سزاوي سيدارة دان بيت ابا هيش نايتا ازاد كن تا رجا دادي ابا همي ما كيشنينه لو انا بريدا جناب دادوري الدي في بيوري شوي 3 سالا بتر بويا نهاتي ازاد كرن تا او ماويت وي ماده دا ديار كرن او ما ماده تشد بيجيتن او كستتا توقيف كرن 15 روجا ديتا توقيف كرن هر جار بلي مرجكي تفيا همي كيس تفيريدا نخير همي مجموعة همياي توقيف بلانا كبيت ناچی بیت زیادتر شارکا برسترین حد عقوبه هکی هم زفرین ماده 456 بيجيت حبس يجي مفهومي حبسه یک روزه حتى 5 ساله هكر حد اعلى يعني جي زيادتر وقل 5 ساله شاركاوي هكي هم سحكين لو انا يبدر كيف شازده هيبك تواب وبلام يك برسيار بشك لباريس زران تواوي كل دواتر بشك لباريس زران ضله القانون لا يحمي مغفلين يعني ياسا خلقي ناهوشار ياساينا باريزه امر ابو چون راسته ياخذ راس دي وكو كسكي شارزاله هيج بنماو هيج اساسه اصل بوفي اخفنين طبعا باريزركي جنابي يقولي ابا قاعده كقانون هيج قاعده كقانونينا براسي ببيچواني يعني عكس اوفي چنده ياسا هاتي بو باراستنا خلقيه جنبي سحكيني مدو لاينت باراستنها يعني مدنيه يعني جي سزايه لاين كم مدني حكم بشي تماشا كان لا مدني هر كسكت معاملك تجاري بيت معاملك مدني بيت توشي فيربوني بيت توشي سرداچوني بيت يعني بيدوان نبو او خلقي كما مالي معاملين لقل سليمان هالشوي كردوا گریبستێکی یاسای مۆر کرد باشتر بێگومان مانی هەندێکە ئیشارەت بێ چەندێدا ڕاستی ڕەوشەمبیریە یاسایی ڕەوشەمبیریە ئیعلامی ڕاستیت ناو کۆمەڵگەی گەلێکە زەعیفە جەنابێ هەوە وەکو دەستگەهێکی ڕاگەهاندرێ بکارێ خۆی ڕاد بن بەڵێ ئەڤە نەکافیە بۆ هێشیارکردنا خەڵکی گەلێک لایەنە دیتر تبیا رابن بەرکێ خۆ ئاینی بیت چی پەروەردەیی بیت چی ئیعلامی بیت بۆ هێشیارکردنا خەڵکی ڕاستی گەلێک کارەسەرەکە مەزنە هەر کەسێک لە لای خۆی هەوڵ بدا هوشیاری یاسایی و توشی کشو گرفتی جانك يعني حسابتني نشت لوانات جانك حالتها ده بتا ما في تدابين كت هند جرى مروف بدست خو ولد كتكو ما في خوش دست بدت ابد فيردا يعني تبيا ام الدقيق بين ادفيت شند ده ياسا رنجك كما سيت ده اس قال پیامك ديش دكتور وعدي مزوري شارزاله يا ساده زور هرشند من تشتك جهاب ومن وكو ملاحظك شيكا كاميرا اف هزار بالصد كيسات فيردا تبيا ام في شنديجي بيجين بوشي حطانو كبا 2 ساله بوشي نهاتي روانه كرم بودادجه اگر هاد وانا روانه كرم بودادجه هر سي كيس وكو قانون بيجيت يك دعوه هاد وانا روانه كرم نت هات ازاد كرم زور سپاس دكين كاكاتي خود بامده